ئەحمەد چۆنی؟ باشی ئەحواڵ فەرموو. وەزەتان هەولێر چۆنە؟ سەلامەتی. کاک ئەحمەد ئەم درۆم لەگەرت نەکرد، ئەم ناوم توانا کەریمە بەڕاستی لێرە، بەس قادر نادرم پرسیارەکەمە بوو. بەڵێ یەکڕێیتان چییە وەکو حزبەت و مەسوولقی دووی کە خەڵکێک زیندانی تەواو کردبی و وەختی خۆی تەواو کردبی بەرنا قادر نادر بێزەحمەت قادر نادر کێیە کاک؟ نامناسی هاوڵاتیەکم برا، هاوڵاتیشی ئاساییمە. باشە پرسیارێکمان هەیە. ئەخر دەبی سفەتێکی ڕەسمیت هەبی بێ لەگەڵم دانیشی هەروێ خۆتدانی جواب بدەمەوە کاک. باشە ئەمە تەلەفۆنە ئەنی کوو بێم لەگەرتدا پیش تەلەفۆن هەزار کەس هەیە سفەتی خەڵکی احتیال دەکا ئیتیحال دەکا خۆی دەگۆڕی ئەم زانمە دوچین بابەم چالاکوانەکەم لە وڵات سویدا دەنیشم جوابیات چاڵەکوانەی نادەمەوە دەبی بێ ئەوی خۆتم بدێ جوابت باشە بۆ لە ئەوروپای خەڵک لە سەجادەی وەزیر و سەرۆک وەزیران دەبینی پرسیارە شێ دەکات جوابی دەداتەوە، یعنی فەرقتان چیان گۆ لەوێ خەڵک خۆی دەناسێنی ڕەسمی. من بە ڕەسمی خۆم ناساندی ئەوە ناومە ئەزەکەی هەویە لۆ دەنێرم هەویە لۆ بنێرم کاکە داوای لێبوردن دەکەم. ناخ کاک ئەحمەد عەیبە جوان نییە قەپات بکەی ها. کاکە من هەر ناتناسم جوابی چت بدەمەوە. باشە پرسیارێکمان هەیە، هاوڵاتیەکی ئاساییمە ئەتوو مەسوولی هاوڵاتی سەرسەری بەسەر چاو، بەڵام تو ئێستا پرسیارێکی ڕەسمی لە من دەکەی ئەمن ناتناسم. باشە ئەنی ئەتوو مەسوولقی دووی پایتەختی بابە بە قوربان کو دەکرێت جوابی خەڵک نەدەوێەوە ئەڵە دەبی تێم دەگەی ئەو کو دەکرێت ئەو لە چی کەلتورەکە ئەنگۆ هێزەکن خۆتان پێ دیموکراتە. برای من عزیزی من ئەوە نییە جواب بمدایەوە پێت دەڵێم ناتناسم. یعنی ئەڵە دەبی یەکێک لە قەب و هەموو شتێکی خۆی هەویە خۆمە لۆ بنێرم. نا کاک ئەحمەد خۆش نییە قەپاتکەی براکەم بەڕێزەوە گفتوگۆ دەکەین. کورە برام لە سویدم بە قوربان چ بێ مەلات ئێوزە چییە؟ ئێوزە چییە؟ ئێوزە چییە؟ ئێوزە چیە؟ وەتساپەشی کوردستانیشم هەیە ئی قەدیمە هەمە ئێوزە چیە؟ ئەنی دەیان بەوەی فەرقی چیە دانیشتنەوە فەرقی چییە کاک ئەحمەد؟ فەرقی چییە؟ کاکە ئەمە پرسیارێکمان هەیە لەسەر وەڵام داوای لێبوردنە قبوڵ ناکەین ئەوە شتێکی باش نییە لە بۆ مەسوولقی دوو قەپات بکاتن. ئەو دەنگەش تۆمارە تۆمارە کاک ئەحمەد دوای ئەو هیچ گلەییم لێ نەکەی. بەرێ وەڵا دەزانیان دەجار نەقسە ڕەفتارێک زۆر ناخۆشترە قەی ناکە کاکە نامان ناسیەوە کەی مشکلەیە هاوڵاتێکی زۆر ئاسایی نەدێن پرسیارێکمان هەیە لەسەر ئەو گرتنی زیندانیانە. ئێدی قابلە چمە مەخلوقەش هاوڵاتی سەرۆک وەزیرانیش هاوڵاتیە ئەتووش هاوڵاتی لە پرسیارەکە دەستێک لە پشتە ئەتو وازەحە دیارە بەرنامەکەشت وازەحە ئەتو هاوڵاتینی برای من چۆن هاوڵاتینی بۆ لۆ دەزانی کورە بابە دانیش کاک ئەحمەد بە قوربان 31 ساڵی ڕەبەق لە هەولێرە مان بچە سەرێ وەڵی قەپات بکەی بڵاو دەکەمە دەرێن مەسوولقی دوو تەلەفۆنی داخست نەیتوانی وەڵامی پرسیار بداتەوە. نانە ئەم قەپات ناکەم لەبەرەوەی ئەمن دوو پرسیارمێ هەردوو پرسیار جواب نادەیەوە. کاک ئەحمەد باشە ئەو پرسیارەم جوابدەوە باشە واز بینە ئەو ڤیدیۆی دوێنێ بڵاو کراوە کاک ئەو ڤیدیۆی دوێنێ لەسەر بڵاو کراوە کۆمنتارت چییە لەسەری کاک ئەحمەد؟ ئەوەی کە یعنی بەو تەمەنەی یەکێک لە کوردەواریمە بە تەمەنێکی 6 ساڵیەوە نیە تەمەنە 6 ساڵە یعنی با پەنجابی
50 نییە کاگەر لۆ چیشت بەتەمەنی منە کاگە دامان نەسی باشە کاگە ئەحمەد ئەتو کابرایشی بێ هیچ دیاری باوەڕ بکە ناوەڵی دەمەوێت بزانم مەسوولقی دوو چۆن دەکرێت گەنجەک هیچ پلەیەکی سیاسی نییە ئەو هە لە دوی کرد دوێنێ کۆمنتارە لەسەر ڤیدیۆی خۆت چییە کاگە ئەحمەد کاکەم پێ دەڵێم لە سویدم چاوەکەم بەچ بێمە لات دامان ئێوجە چییە ئینسانێک لە سوید بی بە ژمارەی هەولێر تەلەفۆن دەکا لەبەرەوەی هەر ناگرن خۆت نییە کاگە ئەحمەد ئەزانی لۆ لەبەرەوەی کەستان هەر ناگرن کاکە ئەو نییە تەلەفۆن نا توش تحقیقەکی بیست تحقیق لەگە کردیمە چێنی ئەتوو بزانە برای من نامەد لۆ من ناتوت ئەم توانە کەریمەم وایە ئەگەر وەبوویان نا بەڵێ باشە بەس ئەم درۆم لەگەر نەکردیە بڕوا بکە لە سوید نام توانە کەریمە کاکە برام ناوت هەرچبی پیرۆز بەس قەپات مەگە من پرسیارێک لە کوردەواری مەگە یەکێک تەمەنی 40 ساڵیش بی بۆ وەڵە ئەو گفتی کاگە ئەحمەد ئەو گفتوگوێ دەزانی خۆش نییە مەسوولقی دووی کاگە یعنی نوێنەری پارتی لە هەموو ئەو لێرێ لە پایتەخت ئەو ئەمە بەڕێزەوە گفتوگۆ دەکەین دوور لە تەشیش وایە نا هیچ سوکاتێکم نەبە تو کردیە دەمەوێت گفتوگۆ لەگە بکەم وەکو دوو کەس دوو هەولێری باشە پێ دەڵێن افتخار بە هەولێر و بە هەموو کوردستانی ئەمنیش دەکەم ئەمنیش وەکو تومە ئەمنیش وەکو تومە یەکشت پێ دەڵێم برای من دەڵێ عەرەب دەڵێ الئیناء ينضح بما فيه گڵاسێک شەکراوی تێدا بی شەکری لێ دەڕژێ گڵاسێک ژەهری تێدا بێ ژەهری لێ دەڕژێ فاقد الشيء لا يعطي ئەوەی شتی بزر کردبی نایدا نای بەخشی وەرە لە پرسیاری خۆت بکە لەسەر سەری خۆ بدادنێم باشە بەس کاگە ئەحمەد فەرقی چییە ئەمن ئەزەکە کامیری خۆمت لۆ بکەمەوە نانە لۆ وەڵامت نادەمەوە برای من لە تەلەفۆن وەڵامت نادەمەوە وەرە پرسیاری بە لە ئاستێکی مەسئولیەت و ئەرچی سەرشانی خۆت جێبەجێکە من لە خزمەتت دەم کاگە ئەحمەد یەک نمونەی خۆمت لۆ بژێڕمەوە بڕوا بکە لە سەد جادەی سەرۆکی پەرلەمانی سویدم کرد گوتم ڕێیتان چێ لەسەر مەسەلەی ئەنفال بە جینۆسایت سێ چار وشەی جوابدا و ڕۆیشت باشە سەرۆکی پەرلەمانی سوید باشە یعنی لۆ ئەنگۆ خۆتان زیادەکەنەوە لەو خەڵکەی دوو پرسیار دەمەوێت بە ڕێزەوە گفتوگۆ بکەین وەکو چالاکوانێک باشە تو لە هەردوو چالاکوانە پیرۆزیەکانی کوردستان بپارێزن بەرژەوەندی کوردستان بپارێزن دڵی خەڵێک بە قسەی ناخۆش بە یەکتر گوتن دڵی ناحەز و داگیرکەر خۆش مەکە ئێوە لە سەرشانتانە بە منیشەوە ئەو کوردستانە وەکو بیلبیلەی چاومان بپارێزی ورە بەسە بریندارکردنی یەکتر بەسە عاززکردنی یەکتر بەسە قسەی ناشرین بە یەکتر باشە کاگە ئەحمەد وەڵڵا ئەمیش لەگەڵت دامە بەس ئەمەش گلەی خۆمان هەیە کورد جەستەی بریندارە کوردستان ڕاستەکەی وەڵڵا ڕاست دەکەی بەس یەکتر بین ئێستاش پێ دەڵێم وەرەوە لای من ئەگەر خزمەتم نەکردی ئەگەر نەم پاراسی ئەگەر لەگوڵ گرانترم پێگوتی ئەو کاتەگەلی ئەتو گرنتی دەکەی ئەمن هەر لە مەتاڕی نەجیرم میلیۆن لە سەد ئەتو وەرە مەتاڕی ئەم پێشوازی لێ دەکەم باشە ئەو خەڵکانەی جیرانە کاگە ئەحمەد چارێ 105 ملیان نەکردیە ئەزانی کاگە ئەحمەد مانجی سێ یەک نمونە لەو بڵێم کاگە ئەحمەد خوا ئەو قەوسە یەک قەوس بەسەری ئەو دوو منداڵم بە هەولێر باشە بە هەولێر کە بە هەولێر مانجی سێ ئەو ساڵ کوڕە کاتەوە لە ئەڵمانیا تەنیا ناوی بابی قادر نادر بووە 3 سەعات گرتیتان گوتان بابت جوونی بەمەدایە ئێدە بەسەری کاگە ئەحمەدی قادر نادر کەسەکە چالاکوانە لە ئەوروپای جم و جۆڵ دەکا پەیوەندی نێو دەوڵەت دەوەڵی پێت ناخۆش نییە ئەگە قسە بکەم کو دەزانی ناو دەحمەدکانی ئەو دەزانی قادر نادر چیە و چەند جار لە لق باسی منت کردیە باشە کاگە ئەحمەد بەسەری نازان برێم کاکە نامان ناسی کێشە نییە بەس لەعلم چەند جار لە ناو لق باسی منت کردیە باشە ئەگە بڕوا دەکەی یان چار دەوروبەری تو لە بۆ منیان باس کردی ناشمەوێت قسەکە بکەم لەبەرەوەی هەموو کەشف دەبی کابرا
کاکە نامان ناسی هاوڵاتێکین ئێستا ڕێی چییە لەسەر جێگای متمانەیە کات توانە تو بم گۆتوانم بەڵێ توانامە لێرە بڵێ ئەمە ئەندامی پارتی ئەندامی پارتی لەسەر یەک وشە لە سێدارە درا لە ڕازی نەبوو قسە بە پارتی و بە بارزانی بڵێ کورە برا دێبە تو دەڵێ مەسئول لەقەکەم ئەوەی کردیە باسی توی کردی ئەڵم ناتناسن لۆ باست دەکەم کاکە ئەرەوە باش ئەرێ ئەو ڕۆژە چێ باسی کرد لە بۆ من کە فارس نەوڕۆلی یەکەم کەس بووم بڵاوم کردو کە فارس نەوڕۆلی دەزیش کرایە ئەم لە چێم زانی یعنی فارس نەوڕۆلی نەگیرە بەقسەی چێ کاک برای من بەقسەی چێ یعنی فارس نەوڕۆلی ئێستا ئازادە لە دەرێ کاک ئەحمەد کارتوانە لە سویر بی لە هەولێر بی کە هاتیەوە ئەوە تهربە ئەوە تهربە خۆشیش نییە لە مەسئول لقاک تهرب بکاتن وڵاو بتۆ لە خۆت باش نییە ئێستا ئەمن یەک پرسیاری سادە لێ دەکەم بووە کەسێک بەو تەمەن و بەو پلەیەوە باشە ئەمنیش کاگە ئەمن یەک باشە با نچمە سەر ئەو دوو پرسیارە کاگە ئەحمەد بە من دەڵێ خەڵک کاگە ئەحمەد خۆی قەوس بە من دەڵێ خەڵک کەسی بریندا بەس کاکە مەشت کاتان لێ دەکەین بەسە تیرۆرکردن بەسە ئەشکەنجەدان تەقسیریتان کردیە کو دەزانیم تەقسیریمان کو دەزانی لە قسەکانی دوو بەقسەی ئەو کەسانە دەستی کە فێر کرابن کە کڕابن بەداخەوە سیش دەزانی باسی ژوای بە پێشمەرگە دەگوت وایە یعنی لەکن باشە باش با پێت بڵێم بەعز دوژمن بووە تو دوژمنی کوردی نەنا دوژمنی کورد بوو ئەتڕاوڕە بەعز دوژمنی کورد بوو کاکە هەموو کات دوژمنی کوردی زانە دەڵێ زانە تو ناحەز و بێگانە چت لێ بکە قەید ناکە بەس لە ناو خۆت لە ناو جەستە خەڵکەکەمی بریندارت بکە بەس کاگە ئەحمەد معارەزە بوون خیانەت نییە بە قوربان کاگە ئەحمەد معارەزە بوون خیانەتە ئەوی بەعسیبی خائین بووە ئەوە باش ئەمن دەگەرت دام ئەوی بەعسی بۆ خائین بووە بەس ئەمن بەخۆم بە عایلەکەم ڕۆژێکڕۆژان بەعسی نەبووینە و دەرکراینە لە دیبەگەی ئێستا بۆ زانی ئەو مەسئول نەزەمەی ئەمەی دەرکردیە ئەو بەعسیان ئێستا ئەندامی پارتی نالەکنەت و بۆ زانیاریت ئەوی نان و ئایوانی بڕێ باشە ئەمە ناوەکەت پێ بڵێم لۆ ناوی دەڵێ شتیوانە ئەم پێ بڵێ مەسئول منەزەمەی دیبەگەی بڕۆ پرسایی ئەمەی دەرکرد یەک ئایلەی دەرکرد تێم دەگەی ئێستا بەرپرسەکی پارتیە ئەزە جوونیش بە من دەدا دەڵێ تەمەن خائین لەعلم نان و ئاوی لەمە بڕی لەسەوەی برام پێشزانی تەخوینکردن هەروە ئاسان نییە ئینسان کە قسە دەکات دەبی لەسەر بنەما قسە بکات من دەڵێ مەگەری ناوت دەرێم ئەتو مەسئولقی لە خۆت بپرسە بڕۆ تاریخی بنەماڵی من پرسە بزانە دایکم ژیرایە باوکم شەهید بووە برام پێشمەرگە بووە لەسەر هەندێک ئەو بەعسیانەی دەڵێم بپرسە کاکە بپرسە کاکە تو مەسئولقی بزانەوە چێ کاگە ئەحمەد ئەمەش کاتان لێ دەکەین بەسە ئێرهاب بەسە گرتن بەسە گاڵتەکردن بە یاسە تو بە من دەڵێ بریندار کاکەمە ئۆپۆزیسیۆنی بە قوربان حەقەتی ڕەوای خۆمانە هەموو کەم و کورتیەکانیم بۆ گەورە بکەین ئۆپۆزیسیۆن لە دەرێ نابی ئۆپۆزیسیۆن لە وڵاتی خۆی ئەدی پارتی ئەو هەموو لقەیتە لە ئەوروپای هەیە ئەو هەموو پارە و ئەو هەموو بندوارەی چییە ئەم یەک شتێ بڵێم بەخوای پارتی ئێستا شکاتت لێ بکە ئەگەر بەڕاست ئەتوو لە سوید بی لە سوید دەرت دەکەن ناگرێت تەشیر بە وڵات خۆت بکەیت کورە بابەوە تەشیر نییە وەڵی لە خزمەتمان لێ بکەن کاگە ئەحمەد وەرە بە دڵخۆشی و شکایەتمان لێ بکەم بزانن چێمان دەدرێنە دادگا بزانن چەند مەلەفتان دێتە گۆڕێ ئەو هەموو تیرۆرە ئەو هەموو گرتن ئەو هەموو تاڵانیە وەرە شکایەتمان لێ بکەن ئەگەر ئەو ئەمە کاگە ئەحمەد کەی ڕۆژێک لە ڕۆژان تەشیرمان کردیە بە قوربان وەرە بەس بەم برێت چێ تەشیرم ئەمن ئەتوی ناناسم بەس وەکو تۆ قسە دەکە ڕۆژە داوارێت تەشیر بە کوردستان و بۆ ئاخر تەشیر چی ئەمن یەکی خیانەت بێ یەک باسیبی یەکێک تاڵانچیبی لە هەموو شارەکانی ناو کاگە ئەحمەد لە کورد لە هەولێر دزی نییە کاگە ئەحمەد لە هەولێر دزی نییە لە هەولێر خیانەت نییە لە هەولێر تیرۆر نییە ئەو هەموو کەسە تیرۆر کرا چەند کەس گیرا ئەمە هەر ئەوانەمان گوتیە باشە ئێ وەڵە باش نییە کاگە ئەحمەد قەپات دەکەی بەداخۆ بێ و جوابی
وەڵای پێم خۆش نەبوو کاک ئەحمەد ئەمە بەوەکو دوو هەولێری قسەمان دەکرد نازانم لۆ دادخست هەر کاتێک بێ لای من ئەم لە خزمەت کاکە فەرقی چییە یعنی بە هەیکەل و بەوە فەرقی چییە ئەمی تو قسە بکەین کاکە توێسە بەنسبەتم کابرایەکی مەجهولی نازانم چیەی کاکە هەویە کامیرەی بکەمەوە ناشتی چی یعنی فەرقی چییە بە زیندگی بێمە بەردەست چێ دەرێ نامگرین یعنی چی گرنتێکی چەند قیادەی کوردی کورەبا بە گرنتی چێ هەموو قیادەی کوردی کە جیرانە لە دەرەنجامی وعد و عودی وا جیرانە ئەمە لە ئەوروپای مە هەولی کوشتنم دەدرێ ئەو زەنۆرەوێ بێمەوە کوردستان ئەوەی ئەتوو ئیمانت پێیانە ئەوان ئیرهابینە ئەوان تیرۆرن ئەوان هەموو خەڵکەی تیرۆر گرات ناوی چی لێ دەنێت لە شارەکەی تو کاک ئەحمەد ئەو هەموو خەڵکەی جیرا سەردەش چ تیرۆر کرا کاک ئەحمەد سەردەش مەلا هوشیار تێم دەگەی لە سچ تیرۆر کران سەردەش عوسمان چ تیرۆر کرا ئەو ناوانەیە تو دەڵێ ئەم هەرجۆم لیان نەبووە بەڕاست بەخوا زۆر نوکتەیە نەبووە بەڕاستی با پێ دڵێم ئەم پێ دڵم شوێم لیان نەبووە کاک یان جێ لە ناوی تیرۆریش مەلا هوشیار و شەید سەردەش نەبووە ناخێر ئەم نەتوی ناناسم کاک قەی ناکە ئەمە ناناسی بەس جێر لەو دوو ناوەی نەبووە ناخێر يعني أديكو مسؤولقي دوي كاك أحمد يعني بجدي أو كوميديا مسؤولتم ريبازك ديارة تخوا كاك توانا داوي اللي برندكم باشا برايمن كاك إذا عزناكم باشا بس والله خوش نبو داي سباس دكم تاتش خوش